سڵاو دەنون و دیاردەیەم جارە بەداخەوە دووبارە دیاردەیەکی نەشیاوی تری کۆمەڵگەی کوردیە. سەروەختێک لە شارەکانی کوردستان ئەگەر چەند قمارچیەکە بواە تەنها یاریکردن بە قمار بەم وەرەقانە بوو. وەگەر لە شارێکا چەند قمارچیەکە بواە ئەناسران لە ناو خەڵکا و جۆری قمارەکەشیان مەحدود بوو. وەکو دەردێکی ساری نەئەگوێزرایەوە، بەڵام بەداخەوە ئێستا لەم بارودۆخە خراپەی هەرێمی کوردستانە بەم هەموو قەیرانی ئابوووریەوە ئەتوانم بڵێم ئەگەر مبالەغە نەبێت هەزاران کەس جیرۆدە و ئالوودەی قمار بوون و سەدان سەرمایەدار بە دەردی کوردەڵێ هاتوونەتە سەر ساجی عەلی بە بۆنەی ئالوودەبوون بە قمارەوە. و قسەکەش ئەوەیە کە لایەنی پەیوەندیدار وەکو پێویست هەڵاچووی ئەم دیاردەی نەکردووە و قسەکەش ئەوەیە کە بەداخەوە گەروا بێت بەشێک لە بەرپرسە باڵاکانی ئەم وڵاتە لە پشت قمارخانەکانەوەن، بۆیە لایەنی پەیوەندیدار وەکو پێویست ئیجراعاتی بۆ ناکرێت. بە میواناری ڕایدی ماف هۆگر عەزیز و تەبێژی پۆلیسی هەولێر بەخێربێی وابزانم کەیسی باشە لایە و شتیشی ینی نمونەی زیینوی باشیشێ بۆ هەڵگرتوین. شێخ نیازراخم نەخشبەنی سەرۆکی یەکێتی زانایان لەقی هەولێر جەنابی شێ بەخێربێی ماجیدی مەلا سەعید توێژەری دەرونی و کۆمەڵایەتی جەنابی شێ بەخێربێی و بە خۆشحاڵیەوە کە نازانم هەمیشە لە دەرون و دیاردا ئەو کەسانەی کە قوربانی دەسی ئەو دیاردانن گەورەیە نوێن و لوتفە نوێنن بەشدارە بن لە بەرنامەکەمانە، بەڵام لەسەر داوای خۆی نەویستناوی بێنی میوانی چوارەمان بەڕێزەکە لە شاری سلەیمانیەوە لەگەڵمانایە جەنابی شێ بەخێربێی زۆر سپاسی ئامادەبوون تەکەم لە بری تۆ خەفەتبارین کە ئەو دۆخەی بەسەر جەنابە هاتووە بە بۆنەی یاریکردن و قمارەوە. هیوادارم لە خاڵێکی ینی وەرەقەیەکی نوێ هەڵیتەوە و دەستکەیتەوە بە ژیانێکی تەندروست و لە ناوڕاستی بەرنمەکە شاینە لای جەنابی شت بۆ ئەوەی بابزانین چی لە دەستزاوە و چی و دەستکەوتۆ لە قمار. دووبارە بەخێر بێن کاکۆگر با یەکسەر بۆ پرسیارە دەست پێ بکەم کە بەشێکی زۆری خەڵک کە من لە ئەکاونتەکەی خۆمەوە پۆستەکەم لەسەر ئەم دیاردانە یەکسەر خەڵکەڵێ نەمە بەرپرسی لە پشتاژینە چۆن پۆلیس ناتوانێت کۆنتترۆلی ئەم شوێنانە بکات. بەس ڕاشکاو بە بەرنمەکەی ئێمە بن ببوورەواڵم بەرنمەکەی ئێمە خۆشببختانە لە هەموو ئاستە باڵەکانی هەرێمی کوردستانەوە سەیرەکرێ و پێ بەپێی هەر بەرنمەیەکیش کە بەرنمەیەک تۆمارەکەین و بڵاوە بێتەوە خۆشببختانە ئیفێکتە باشەکانی بینی لەلایەنی پەیوەندیدارەوە لەبەرەوە ڕاشکاوانە بە بەرپرسیارەتیەوە قسە بکە لەبەرەوەی کە بەڕاستی ئەمە بەدەل لە دروستکردنی بەرنمەیەکی تەلەڤیزۆنی ئەمە ئەرکێکی ئینسانیشە. ئێمە لە کۆمەلگایەکی موسڵماندا دەژین باشە. ئێمە قانونی عقوباتی عێراقیش سەرچاوەکەی لە شەریعەی ئیسلامی سەری هەڵداوە. ئەو بابەتە دێڵمەوە لەو مامۆستای ئاینی، بەڵام ئەوەی باس دەکەی و کە مەبەستت ئەوەیە کە بەرپرسێکی لە پشتە یان بەرپرسانی لە پشتە ئەوە دەگەڕێتەوە سەر ئاستی ڕۆشنبیری هەر تاکێکەوە ئەو کارە ئەنجام دەدا نەوەک بەرپرس بیان ئەدی ئەو کەسانی بەرپرس نینە یاری قمار دەکەن. جیاوازی نییە چ بەرپرس بێ چ کەسێکی تاکی یاسایی بێ کە مادەم قمارەکەی کرد لە قانونی عقوباتی عێراقی بە پێی مادەی 389 ئەوە سزای جونحە واتەکەتنا دەبی سزا بدرێتن و دەستگیر بکرێتن. ئێمە لەو ماوانەی ڕابرتوو بیت یەکتان بینی لە کەناڵ 24 بە تایبەت بڵاو بۆەوە کە زۆر ئەو بابەتەی ئەو جارشمان هەر گەنگەژەی ئەو ڤیتیە بووکەوە بڵاو بۆەوە کە چەندین جیهاز و هەروەها کە شوێنێکی قمارمانگرت چەندین جیهازی قمارمان دەست بەسەرداگرت. ئەگەوە بەرپرسێکی لە دووابایە ئەوە نەدەژیرە. خۆ پۆلیس بۆ نمونە خۆ نەدە باش ئێستا لە هەولێرە باش لە شاری چوو باش من وەڵامەکەم وەرگر کە ئەتوێ ئەوە بڵێ کە
ئەگەر بەرپرسی لە پشتەوە بووە ئێمە نەمانەتوانی جیازەکان دەستگیرکەین بەڵام قسەکە ئەوەیە لە ئێستا لەم دقیقە ئێمە بەرنامەیە تۆمارەکەی کە بەرواری 6 یانزەیە بەڵێ لەم ساتە وەختا هیچ قمارخانەیەکی ڕسمی لە شاری هەولێرا هەیە نییە چکە بە پێی یاسا نابێ هەبێ و نیشە بەڵام من دەمەوێت ئاماژە بە خاڵێک بکەم زیاتر لە پارەکەەوە تاکو ئێستا زیاتر لە 100 قمارخانەمان داخستە چەندەی خەڵکمان دەستگیر کردیە و 100 قمارخانە کە زیاتر لە 100 قمارخانە ئەگەر کاک دەبن ئاماژەی پێ بکەم کەم نییە و بەردەوامیشە لە ئەلمتان ئێمە تۆ ناتوانانی تەواو کۆنتترۆلەوە ئەو گەمەیە ئەو یاری قمارێنە لە قەدیم زمانەوە هەر هەبووە لە کە زمانی حکوومەتی باسی باش لە زمانی حکوومەتی باسا بە وەرەقە بەڵام بالفعل من دەمەوێت ئاماژەی پێ بکەم و لۆت شی بکەمەوە شێوازەکە کوو بووە ئێستا چۆن گۆڕدراوە تا گەیشتە چه ئاستەی ئێستا قمارکردن پێشتر زمانی حکوومەتی باز لە دوکانێک لە پەنادیوارێک کە دەڕابەکەی داهاتە خوارێ دەکرا و سێ-چار کەس کۆ دەبوونەوە گەمەی قماریان دەکرد دواتر دەیدەی جیاوازی بەخۆدینی بە تایبەت دوای 2003 کە وڵاتی عێراق و بە تایبەت کوردستان کراوە لەگەڵ هەموو وڵاتانی تر بە پاسپۆرتی عێراقی تۆ دەچووی سەفەر دەکرد چۆنە وڵاتانی ئەزانێ بۆ هەروەها تێکەڵاوی هەبوو لەگەڵ وڵاتانی دەرەوەی ئەقلیم بووە هۆی ئەوەی کەوا بیرۆکەی قمارکردن جیاوازیەکەی و شێوازەکەی بگۆڕێ ئەوە خاڵک ئێستا بکە قمارکردن تەنها بەسەر جیهاز نییە ئێستا بوویتە ئایتی کاکە ئێستا بوویتە نیتۆرک لە ڕێڕێ ئەنتەرنێتەوە تو دەتوانی مباشرتەن ئۆنلاین قمار بکەیت ینی ئەوە ئاستەمە تۆ کۆنتترۆلکردنی بەڵام ئێستا وکە ئێمە چ شوێنێک دەستگیر دەکەین ئەو شوێنێک بەسەریاندا دێن ئێمە لە ڕێگەیەکی خەڵکەوە لە ڕێگەی ئەو کەسانی کە زەرمەندی یەکەم بووینە لە قمارکردن کاتێکە زەرمەند دەبن ئەو جا ئاگاداری پۆلیس دەکەن و بەهانەمان وەرن کاکە قمارمان دۆڕاندێت لە چێندە دەکرێت لە فرانکە جێ دەکرێتن ئێمە مەفارز پێک دەین دەچین ئەو شوێنە بەسەر ئەو شوێنەدا دێن و کەسەکان دەستگیر دەکەین باشە قسەکە ئەوەیە ئایا وەکو جەناب فەرموود لە زمانی حکومەتە تەنها بەم وەرەقانە قمارەکرا ئەی ئەو جیازە ئەلکترۆنیانی کە ئێستا لە شارەکانی کوردستانە قماری پێکرێ قابل لە بەپەڕەش و دەڵێرێنە خوارەوە لە چۆیەنە لە ڕێگەی مەتاراتەوە دێ لە ڕێگەی گومرگەکانەوە دێ یان لە ڕێگەی قاچاغەوە دێ ئێمە چۆن ڕێگە پێدەدرێ ئەوە زۆر جاری وهەیە لێرخواانە دروست دەکرێت بۆ نمونە احتیمالی هەیە شێواز و دیزاینەکە ئێستا ئەنوە ئەچیسەیە لە کوردستان بۆ نمونە مەسەر تەختەیەکە پەڕۆکەچی کەسکە و چەندین ڕقامە دەژمێری و دەنووسی ئەوە بە شێوەیەکی دیزاینەکە کە دێتن لێرخواانە دروست باشە باشان دێ دیزاینی ئێرە نییە شەریکاتی گەورە تەسیسیەکات و لە سلەیمانی و هەولێرێ هەندێک دیزاین هەیە دەستکردی کوردینی ینی شەریکاتی گەورە دروستەکە مامۆسابا لەوە بینێ دەرەوە کە دیاردەیەکی باشە یا خراپە هەموو کەسێک ڕەنگە بزانێت ئەمە بەڕاستی دیاردەیەکی خراپە من کە ڕیسێرچم بۆم بەرنمەیە کرد لەگەڵ با بڵین چەند قمارچیەکە قسەم کرد بە تەلەفۆن یەکدوانێکیان زۆر قاڵبوونەتەوە لە مۆزۆی قمارکردن و ئەوە یعنی حتا نەسی ئاەتەکەشی بۆ ناردم لە سوورەتی بەقەرا باسکرا من نامێ من مثلا بەڕاستی ئاەتەکە بە غەڵەت يسألونك عن الخمر والميسر باشە سا من نەسی ئاەتەکەت پێڵم تەفسیرێکی و ئاەتەمان بۆ بکە چکە بەڕاستی بەشێکی زۆری ئەو بەڕێزانەی کە قمارەکەن با بڵێن ئەم ئاەتە ئەکەن بە ئەم ئاەتی سوورەتی بەقەراکەن بێن يسألونك عن الخمر والميسر بله قل فيهما إثم كبير ومنافع للناس باشا وإثمهما أكبر من نفعهما باشا أو منافع أما بەستی چییە خی گەورە لە قورآانە یعنی قمارچەکان بەم منافعات تۆزێک دڵخۆشی خۆیانێنەوە کە ئەڵێن خراپەی زۆرترە بەڵام ئایا باشەکەی چیە زەحمە نەبێت سەرەتا بەناوی خدای گەورەی میهرەبان درود و سڵاو بۆ سەرژیانی پاش پێغەمبەری پێشەوا و ڕابەرمان حەضرەتی محەممەد المصطفى صلى الله تعالى عليه وسلم کە کەوتوینەتە مانجی یادی لایەکبوونی فەخری کائینات پێغەمبەری نازارمان صلى الله تعالى عليه وسلم بە بۆ سەر یار و شوێنکەوتوان تا ڕۆژ دوایی
سەرەتا بەڕاستی زۆر نیگەران و دڵبریندارین بەوەی دەبینین جەستە و بەدەنی گەلی ئێمە یان میلەتی ئێمە و کوردستانی ئێمە ئەگەر مبالەغە و زۆر قەبەکردن نەبیت لە زۆر ڕۆوە بریندارە هەر برینەیەک پێویستی بە ساڕێزێکی زۆر قوڵ هەیە چ لە بواری ئابووری چ لە بواری کۆمەڵایەتی و لە بواری ڕۆشنبیری هەتا دوایی پرسی قمار مەسئلەی قمار سەرەتا دەمەوێت وەکو زانایەکی ئاینی بەڕاستی لە ساڵی 2 ساڵ بەر لە ئێستا تا ئێستا زۆر متابعی ئەوانەم کرد کە جیرۆدەن بە قمار و ئەو ناوەندانەی کە قماری لێ دەکرا زۆر جێگا دەستخۆشی کە بە ئەمری وەزارەتی داخلیە و شۆڕتەوانە ئەو شوێنانە کە بەناوی کافتریا بوون قمارخانە بوون داخران لێرە وەزارشکە دەستخۆشیان لێ دەکەین بەس بەڕاستی تکاکارن وەکو جەنابیش ئاماژەی پێدا لە پاڵ بوونی لە پشتبوونی هەر دەستێک هەر بەرپرسێک چی تربی لە پاڵ هەر باندێک و هەر کەسێک و هەر شوێنێک کە قماری لێ دەکرێت مەسئولیەتتان لەسەر ئەمامەڵڵا و لە بەرامبەر خەڵک بەرپرسەکانی ئێمە وەزارەتی داخلیە دەزگاکانی ئاسایش تکایە بە فریای ئەو میلەتە بکەون قمار کۆتایی پێدەینیت حاشاک شوێنی دەعاڕە و شەڕەف فرۆشی و لەش فرۆشی ئەوانە ینی باشی زۆر نیگەران مامۆسابا بینە سەر ئەو خاڵی کە ئاەتەکەم پیشاننای قمارچیەکان بەم منافعە ئەڵێن کە ڕاستە خراپەی زۆرە بەڵام باشیشی هەیە ئەوەمان بۆشی کەرەوە بازانانی قمار چییە؟ ئەگەر عفوم بکەی مەجارم بدەیت چکە پرسی قمار یەکە لەو پرسانێک کە شریعەتی ئێمە شریعەتی ئیسلام ویستیتی چارەسەری بکە و پەنجەی ڕێک لە سەردانایە پرسی قمار پرسەکی ئێستانیە عین دیاردەیەکی ئێستانیە دیاردەیەکی کۆنە دیاردەیەکە بەر لە ئیسلام هەبووە ئیسلام کە هات ویستی چارەسەری ئەو دیاردە بکە بەڵام چۆن چارەسەری کرد چۆن عەرەق دیاردەیەک بوو هەتا دوایی ویستی چارەسەری بکە بە تەدەڕوج بە پێ بستە پێش پرسی قماری شوا بوو یەکەم جار خوا فەرمووی ويسألونك عن الخمر والميسر قل فيهما إثم كبير ومنافع للناس وإثمهما أكبر من نفعهما أو منافع للناس أو ما بوش بله خوايا كم زار قطعي قماري منع نكر وكو عرقش منع نكر خلقش زور بيوجيرو دبون ديارديش زور بربلاو بو بازارش زور گرم بو ندكرا يعني خلقش زور قطع بكريت برسكا علاج ندكرا شلون بو بمرتبه بو خوا فرموي بسيار اللي ذكرنا لباري عرق ولباري قمار يا محمد صلى الله عليه وسلم أتوب له قمار وعرق جناها وقازانج اشتدا بلام جناها كان جورتره لا قازانج كتيا بس راح دادني شيء جميع دكاي لخلال نيو ساعات ممكن دفترك $1 ببيع أو منفعتك لو زيادة يعني ئەوەیە کە ئەو منفعەتی تێدا لە خۆ طبعا تۆزێک ڕوون نییە ینی ئێستا تۆ بۆ من ئەگەر بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر من یاری قومار بکەم ئەو قسەی تۆ تۆزێک پاوەڕ مایەتێ تۆزێک هێز مایەتێ بۆی کە بەردەوام بم بۆ ینی چۆنەڵی جۆرێک لە شەرعێتی تایە ئەم ئاەتە بۆ ئێستا ئەخوات ئەگەر عفوم بکەی ئەو ئاەتە بە عەقڵیەتی قومارچیەکە قسەی کردیە چۆن کابرای قمارچی کە قمار دەکات بۆ ئەوە دەکا بیباتەوە باشە هەردوو لا بۆ ئەوە دەکا بیباتەوە کە قورئان دەڵێ نەفعی تێدایە بەس وئیثمهما ئەکبەر من نەفعیهما نەفعەکە چیە ئەوەکو عەرزم کردی بە ئاسانی بەبێ ماندووبوون ماڵێک پەیدا دەکەیت بە مطلقی ینی تەماشای ماڵەکە حرامە یا حەڵاڵە حرامە تەماشای سەبەبەکە نەکەی ماڵ پەیداکردن نەفعی تێدایانە بس يعني صورتك واضح بهم لو بينار هم لو زنابت مال پیدا کردن قازان زیان ضرره قازان زا بلام قرآن كده فرمي قازان زيش تدا بلام ضررك زياتره مال پیدا کردی بس مالك الرجاء شرعية چونك دست نشان كرات شون مال پیدا دك يعني مالك درست تو پیدا بكي او زمان مرحلة دوم مهمة لبعد قماروا خواي قول ل دومين آيات او سورة بقرة بدايتي اسلام او دابزي دوایی لە شوێنێشتر خوا فەرمووی إنما الخمر أو زارق قطعي كر إنما الخمر
والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون إنما يريد الشيطان ليوقع بينكم العداوة والبغضاء ويصدكم عن ذكر الله وعن الصلاة فهل أنتم منتهون. عفوا بك أو آياتش كدابزي قطعي قماري حرام كر شون حرامي كر بوي فرموي دو سببي لبو هنا قرآن دو سببي لبو حرامي قمار هنا يعني دو هوكار بو حرام لبو دو سبب شان بيوندي بدنيا وهي سببك شان بيوندي بدين وبا قيامة وهي سببي كم كبيوندي بدنيا وهي أو دفرمي الشيطان ديوي لرجاء قمار وعلى خوار نوا برتان بكات رقلي ابو نوا وحقد ودجاتي ودجمنكاري ناوتان برويني يعني هر كومالغايا قمارسي تدابي او كومالغايا بر لا حقد ولا عداوه طول دجاتي زنابيان فرموي وقت دوريني خبري بوليس دا ورا بمانغرا ورا من بارم دوراندي او دجاتي پیدا دكار لك ترازان پیدا دكار او سببي كم سببي دنيا سببي دينيك لا خدا دوري دخاته ولا ذكري خدا ولا نويجج دوري دخاته بويا بوني قمار كردني قمار بدڵنیایە وەکو دین دەبات دنیاش دەبات هیچ گومان تدانێت چۆن دین دەبات دنیاش دەبات دەسەکانە خۆش بێ. کاک ماجید دووبارە بەخێر بێت و سێم کە زاتینە لای تۆ. کاک ماجید لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆ کۆمەڵگەی کوردی ئالوودەی بەشێکی کۆمەڵگەی کوردی با بڵێن بەشەکە زۆر بەیاکەم بێ بەڵام دیاردەیەکی نەشیا و ناشرینی کۆمەڵگەی کوردیە و بوشە بە دیاردە بۆ ئێمە بەرنامەمان لەسەر کردووە با باسی عەدەد نەکەین لە ساعت چەنە و لە ساعت چەندە بەڵام بۆچی ئەم کۆمەڵگەیە ئاسان ژیرۆدەی ئەم شتانە بێت لە ماوەی ڕابردووە لەسەر ئەو یاری مۆبایلە بەرنامەمان کرد لەسەر پەبجی مەسەلەن سەیرەکەی ئەگاتە حەدی تەلاق و جیابوونەوە ئەگاتە حەدی گەنجێک لە کەرکووک ئەکوژرێ لەسەری یعنی ئێمە بووە زیاڕەوی و تەتەڕوف لەم شتانە ئاکەین. زۆر سوپاس سەرتا دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی هەڵبژاردننی بابەتێکی زۆر گرنگە کاریگەریی زۆری شەیە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی دەرونیەوەش جگە لەوەی کەوا لە ڕووی ئاینی و مامۆستای بەڕێز باسی کرد و لە ڕووی یاساییەوەش کاچی ڕائیدی هۆگر کە مافپەروەر باسی کرد. کۆمەلگای ئێمە بە حکمی ئەوەی ئێمە ئەگەر سیر بکەین لە ڕووی تەکنۆلۆژیا بە لایەنێکی وەرگین زۆر جاران ئێمە خراپ بەکارهێنانی تەکنۆلۆژیا یەک لە هۆکارەکانە کەوا بەرە ئەو حالەتە بچین وەکو بەڕێزت باست کرد ئێستا والی هاتووە بە تەکنۆلۆژیا بە شێوەیەکی ڕاستەوخۆ خەڵک فێرە قومار دەکرێت وەکو لە ڕێگای مۆبایلەوە بەڵام منەمێ وەڵامێکی خۆمم هەبێ بۆ ئەوەی کە کاگۆگر باسی کرد ینی هەموو ئەپلیکیشنێک کە دا بەزێت لە تەکنۆلۆژیا حتا ئەپلیکیشنی تەکنۆلۆژیاش ینی ئەگەر بیرمان بێت لە ماوەی ڕابردووە لە کاتی ئەو گرژیانی کە هەرێمی کوردستانی گرتبووە کۆمەڵی شەریکاتی مۆبایل هەر ئەنتەرنێتیش نەمایانی بەڕاستی ینی هەندی ئەپلیکیشن ئەگەر بیانێ حکومەت بوێ سانسۆری بخاتە سەر ئاسان سانسۆری ئەتوانێت سانسۆری بخاتە سەر ومانە نییە بڵێ ئەوە مەبەستیەکە تۆزێک ئەوە بێت بۆ خەڵک دەتوانێت سانسۆر بخاتە سەر هەندی ئەپلیکیشن من مەبەستم ئەوەیە کۆمەڕێک لایەن پێکەوە گرێ بدەم خۆ بەس لێک لایەن هۆکاری و کەمتر خەمیە لەو بووە بەڕاستی کۆمەڵێک کەمتر خەمیە من لە شتێکیان لەگەڵ کاک ڕائید هۆگر لەوانەیە بۆچینم جیاواز بێ مەسەڵەن بەڕای من مۆزوعی قمار لەوانەیە کەسانێک هەبێ بەڕاستی پشتیان هەبێ من لەگەڵ ئەوەم لەگەڵ ئەو بۆ چوونم چونکە لە کاتی بەهێزبوونی یاسا لە کاتی بەهێزبوونی یاسا زیاتر دیاردەکە کۆنتترۆل دەکرێت هەتا یاسا بەهێزتر بێ و بتوانێت کەسانێک چونکە من ئەوەی زانی بم خۆ ئەوانەی کە قمار دەکەن یەک جۆر نینە جۆرێکیان باشکاک ماجید بەپی تەجروبەی جەنابێ ینی ئێمە با تۆزێ واقعی قسە بکەین ینی ئەم دیاردێک نییە بن بکرێ مەسەلەن وڵاتێکی وەکو ئەمریکا یعنی یەکێک لە شارەکانی لاس ڤێگاس مەسەلەن هەر بە شاری قمار مەشهورە بەڵام بە یاسا کۆنتترۆل کراوە مەزبوط کراوە ئەگەر منێک لە حاڵەتێکی ئەگەر خەڵکی شارەکە بم یا ئەگەر مەسەلەن لەم کڵاپە ئەگەر ئەم شەو $10,000 دۆڕانە بێت مودەی بۆ دانرێت تا چەندێکی تر ئەم کەسە نابێ یاری بکانی بە یاسا هەمووی سیستەم کراوە و مەزبوط کراوە و بە ئاشکراشە ینی پێم وا بێ قسە لەسەر بنبڕکردن تۆزێک خەیاڵ قڵاویە بەڕاستی بەڵام بە یاسایی بکرێ وەکو کاگۆگر باسی کرد سیرەکەی ئەم لە مەزرعاکرێت لە نادیاکرێت لەوە ئەکرێت کێشەی کۆمەڵایەتیەکرێت هەتا سکوریتی نیانی دوو کەس لە کاتی قمارەکان ڕەنگە دەمەقاڵیان بێت چەندین کەس لەو کاتا کوژراون لە ڕووی ئەمنیەتەوە لە ڕووی یاساییەوە هەتا قمارچیەک بۆ نمونە پارێکی زۆرە دۆڕێنێ بە عسابێکی گەرم و سارەکەی لێخورێ ڕووداوێک دروستەکە ینی خۆر باسی ئەوە نەکەین کە بۆ گیرفانی چەند کەسێک ئەم قمارە
دوایینە سەرەوانە منەمێ ئەوە بە کورتی ئەوم پێ بڵێ بۆی کە بچمە لای ئەو بەڕێزە و دوای بچمە لای پاکێجەکە بە کورتیۆم پێ بڵێ هۆکاری با سەریح بین هۆکاری ناڕۆشنبیری تاچی کوردە کە ئاسان ئالوودەی ئەم دەردانە بڵێ ئەو یەک لە هۆکارەکانە یەک لە هۆکارەکان ئەگەر سیر بکەین لە ڕووی پەروەردەوە پەروەردە ڕۆڵێکی ئێزگار گرنگی هەیە پەروەردە ڕۆڵێکی ئێزگار گرنگیە بۆ ئەگەر سیر بکەین لە هەندێک خێزان و هەندێک ژینگە زیاتر هاوکار و یارمەتی دەرە بۆ ئەو کەسە بەرەو ئەو ئاراستە بڕوە چونکە پەروەردەی بەهێز و ژینگەی بەهێز لە ڕووی دروستکردنی کەسایەتی زیاتر یارمەتی دەرە بۆ ئەوەی کەسەکە درەنگتر بگات ئەو حالەتە بەڵام بڵێ دەستخۆش مامۆسا من بە کورتی ئەمێ یەک پرسیار لە تۆ بەڵام کاک دەونێک ملاحەزەمە بوو لەسەر مۆزوعی یاسە بە یاساکردن من لێرە هەندێک ڕام جیاوازە لەگەڵ جناب شتلوان لەگەڵ کاک هەندێک جاران دین دەتوانێت ڕەتعێک بێ لە یاسا بەهێزتر ئاین دەوری زۆرە بڕاستی من بەڕای من ئاین ڕۆڵێکی زۆر کاریگەری هەیە لە دروستکردنی حدێک بۆ ئەو حالەتە من قەناعەتم وایە ئەگەر بێ و ڕەتعی دینی نەبوایە لە کوردستان ئەو حالەتەکە ئێستا هەیە مەدرنگ گەورەی زۆر لەوە زیاتریش دەبوو لەبەر ئەوە ڕەتعی دینی زۆر کاریگەری بۆیە هاتنە سەر هێڵی زانایانی ئاینی و کەسانی ئاینی لەو بوارە زۆر پێویستە من بەڕای من دەستخۆش بڵێ بەجۆرە پێویست نەبووە مامۆسا من یەک پرسیار لە تۆکەم بەس دوای ئەو میوانە بابیرم نەچێتەوە من ئەمەوێ ینی لە تەسیسی دروستکردنی ئەم بەرنامەیە شەویستمان ئەوە بڵێ میلەتێکی ڕۆشنبیری میلەتێکی شۆڕژگێڕی میلەتێکی وای لەگەڵ ڕێزمان بەڕاستی وای بەڵام بەو نسبێنی ینی ئێمە ئایا مەسەلەن شەرعەتی تۆک و مامۆسایەکی ئاینی تۆ بەر زۆر لە خەڵکی پێش بەرنامەکەش تۆزێک قسەیەکمان کرد یعنی باش نییە تۆزێک سەرزەنشتی خۆمان بکەین و سیرێکی خۆمان بکەین بڵین باوکو خۆمان سەیری خۆمان بکەین ئەمە نەفومان کردوتە خۆمان ئێمە میلەتێکی ڕۆشنبیرین ئێمە میلەتێکی ئەوەین ئێمە واین ئێمە واین ئێمە ئەین تۆزێک زیاد لە پێویست فومان کردوتە خۆمان و کەچی سیرەکەین لە پەبجیا خەڵکە کوژرێ لە پەبجیا ئایلە تەلاقیرێ خەڵک تا ئێستا نازانێ ئاو بکە بە تەواڵێت کە ئەچێت خەڵک تا ئێستا عزیەتی حیوانە لە وڵاتە سەجێکە بینێت بەردی تێک ینی هەموو ئەو دیاردانی ئێمە کە لە ماوەی ڕابردووە باسمان کرد یعنی کوڕێکی گەنجی داما ئەچێ بۆ داوای کچێک 200 مسخال ئاڵتونی پێەکەن یعنی فرۆشتن و کڕین هەیە ینی کە لە سەردەمی هەندێ سوورەکانە ئەم شتا بووە یعنی من قسەکەم ئەوەیە باش نییە ئێمە خاڵێکی دەستپێک بۆ خۆماندانین بڵین کاکە باواز لەو فوکردنە خۆمانە بێنین با دەست بکەین بۆی کە تاچی تەندروست دروستکەین باوکو خۆمان سەیری خۆمان بکەین با کورتی جوابێکیۆم بەرەوە دەزانی حەزەتی عومەری کوڕی خەتاب دەفەرمی رحم الله امرأ عرف قدر نفسه دوعای کرد دەفەرمێ خدایە ڕەحم بەو کەسەی پێ کە قیمەت سنووری خۆی دەزانێت ئەندازەی خۆی دەزانێت قەدری خۆی دەزانێت ینی ئەمە میلەتی ئێمە بەداخەوە زارشتر دەرێن بەداخەوە زۆر بریندارە بەس برینەکان لە ئەسباب دروست بووە ها ینی لە هۆکار دروست بووە عەفەوی دروست نەبووە دەزانی لە خلالی مەسەڵەن ساڵانی 2010 هەتا 13 تا پێش شەڕی داعشەوانە ئەمە ئەوەندە توغیان کردمان ئەوەندە لە حەد تێپەڕین ئەنێ کەس ئەوتری نەدەخوێندەوە لەبۆیە هەمووی ماشەڵڵا خوا نعمەتی لەگەڵ کردین پارە زۆر بوو مەعاش باش بوو خەڵک وەزعەکەی باش بوو لە پاڵ ئەوەش گەندەڵی و نەعەدالەتی هەبوو بزانێت لەو پەڕی ئێستاش لەگەڵدا بێت هەر کۆمەلگایەک ئەگەر بتەوێت تێبگات ئەگەر بتەوێت پێش بکەوی ئەگەر بتەوێت ئاسۆیەکی ڕوونی لێ هەڵبێ دەبی دووشت بکە یەکەمین دەبی عەدالەت و دادپەروەری لەنا ئەو کۆمەلگایە بچەسپێ دووەمین دەبی قانون و یاسا جێبەجێ بکرێ هەر میلەتە قانون و یاسا لەنا باشە تۆ جوابی پرسیارەکەی منە نایەوە مەی بەرە دیوایینەکە من ئەڵێ وەکو مامۆسایەکی ئاینی پێ دوایە ئێمە زۆر فومان کردوتە خۆمان ئەبێ خۆمان تۆزێک فشکەینەوە بچینەوە شوێنی خۆمان اینجا دەست بکەین بە گۆڕانکاری گەورە ینی بۆی کە لە قسەی زلبینە دەرەوە ئێمە ڕۆشنبیرین ئێمە واین ڕاستە تاچی ڕۆشنبیرمان زۆرە ڕاستە میلەتێکی شۆڕژگەڕین بەڵام بەو حەجمەیە کە باسیەکەین یعنی من قسەکەم ئەوەیە ئەگەر بەو حەجمەیە چۆن ئەبێ ئەم دیاردە بەسیتانە ئاوا بمانخوا لە ژێرەوە بەڕاستی بدایەت قسەکەم ئەوە بوو پێویستە هەمومان ینی تەنانەت بەرپرسەکانمان سەرکردەکانمان حیزبەکانمان گەنج ئافراد دایک باوک قوتابی مامۆستا پزیشک بەجددی پێویستە ئاڕ لە خۆمان بدەینەوە هەنی بەجددی پێویستە دەبی پێداچنوێکی جەزری بکرێت ئەو بەڕێزە تۆزێک بە مچمە لای ئەو بەڕێزە دەستخۆش با بچمە لای میوانەکەی سلەیمانیم با بڵین ببووراگەر وەکو قوربانیەک ناوە بێنم بەڕێزی من لەسەر داوای خۆت ناو نابم من ئەمەوێ
چەند پرسیارێکم هەیە لێ دوو پرسیارت لێکم و ئەچمە پاکێجەکە و دوایی ئەمۆلات تەبەن هاوبەشی خەمتم و هاوبەشی خەمتی وەکو تیمی بەرنامەکە بۆی بۆ زەرەرانەی کە بەرجەنابە کەوتووە بەڵام هیوادارم دەرزێ لێ وەرگرت بێت و جەنابیشت کە ئێسا قساکەی دەرزێک بی بۆ ئەو با بڵین قومارچیانەی کە تا ئێستا یاری قومارەکەن منەمەیە پێو بڵێم چەند ساڵە قومارەکەی سڵاو کاک دەرو سوپاس بەخوای من ئەوڕۆنیە قوماری دەکەم لە مێژەیە قوماری دەکەم پێشترێ جاران لەگە برادران لە ماڵان دەمان کرد بەڵام ئێستا وەشی پێشتری نەمایە گۆڕایە فەرقی کردیە هەموو لە ئوتێل و لە ئیمارەکان و لە خانوان دەکرێت فەرق دەکاتن تایبەتە کە لە بۆ قوماری گیرایە بزڵت باش ئەمێ پێو بڵێم ینی چی و دەستکەوت لە قومار با بڵین منفعەکەی تۆ چی بوو لە قومار بەخوای چیم دەست دەکەوێت لە قومار هیچم دەست ناکەتێ لە قوماری قومار دەبێەوە چێژت پێ دەبەخشی جاروایە قازان زێ دەکەی بەس ئەوەی هەشت لەسەردادەنی بۆ نمونە ئێستا خانیم هەبوو پارەم هەبوو ئەمن هەموو لەسەردانایە عەردەکەم هەبوو لەسەر قوماری دامنا 15 دەفتەرم نزیکە لەسەر قوماری دانایە ئیشم هەبوو ئیشم لەسەر قومارەکەی دانا و لەسەر ئەو هەموو خەم و خەفەت و بار و ئەوەی خزم و کەس و هەموو لێ تۆرا و هەموم لێ ئەوە بوو ینی لێم جودا بوونەوە ئەمیان لە بەرچاوی کە خێزانەکەشم لێ جودا بووە خێزانەکەم تەلاق بە بەداخەوە من ئەمێ پرسیارێکی ترە لێ بکەم بەڕاستی جەنابە لە کوردستان ینی لە کوردستان ئەمەم قومارانت کردووە ئەم زەرارانت کردووە کە ئێستا باسیەکەی یان لە دەرەوەی کوردستان یا ئایا ئەو قومارچانەی کە ئێستا لە کوردستان هەن یعنی هەمویان لە کوردستانە قومارەکەن یان لە دەروی کوردستانیش لە ڕێی هەندێک گەشتی سیاحی ئەو قومارەکەن بەخوای کاک دەروون کەسی گەلەگە لە زۆر هەیە لە هەولێر کە قوماری دەکات لەوانەیە ئێستا من بڵێم ئەتووی هەفکر لە بۆی ناچیتی کەسی بەناوبانگ و پلە و پۆست و پای زۆری هەیە و کە ئێستا ئەمە ڕێز و تەقدیری دەگرین لە بەرامبەری بەڵام ئەو قوماری دەکات برادرم هەیە ئێستا دەستنە تورکیای بە 50 وەڕەکەی فیشەی پێ دەکڕن لەوێن دەرێ قوماری دەکەن لە ئوتێلیا هەموو شتێک ئایدێ و بەو 50 وەڕەکەی دەکرێت 15 ڕۆژ لێ دەمینێنەوە پارەی ڤیزێ و ئوتێل و هەموو شت ئایدیوانە لەوێ دەکرێت نەوان باز دەکەن ئەم برادەرەکان چون لە لەوێن دەرێ کاو شتەی دەکەن بەداخەوە دووبارە هاوبەشی خەمتین هیوادارین خاڵێکی دەست پێ بکەیت و ئەو زەرارنی کە بەسەرت هاتووەڵبەتە بن دوا پرسیارم بۆ ئەخیری بەرنامەکە دانێم لەگەڵ تا هیوادارم ئەو زەرارنی کە کردوتە بێتە دەرزێک بۆ ئەو کەسانی کە ئێستا ئالوودەی ئەو دەردەپیسە بوون کە ژیانیان بەرە و لای تۆیت بەڕاستی دووبارە نیگەرانین بەڕاستی با بینەری پاکێچێک بین و بینەوە لای پرسیارەکانی تر و تۆزێک نمونەی زیینومەیە تاکۆ فەرق زۆر جار ڕاهاتن لەسەر خویەکی ناشایستە و خراپ کارەسات و ماڵوێرانی بە دوای خۆیدا دەهێنێت. قوماریش وەکو هەر دیاردەیەک لە دیاردەنەرینەکانی کۆمەلگا جیهان و کەم تا زۆر کوردستانیشی داگیر کردووە. سەرڕای ئەوەی ڕۆژانە شوێنە نایاسایەکان دادەخرێن، بەڵام دەبینین و دەبیستین ڕۆژانە قومار لە شوێنە جیاجیەکان دەکرێت، جاچە بە شێوەیەکی شاراوە بێت یاخود بە ئاشکرا بێت. قومار وەکو نەخۆشیێکی کۆمەڵایەتی سەیر دەکرێت کە هەر ئەوەندە کەسێک خۆی پێوەگرت و ئەوە بەرەو هەڵدێری دەبات و ئێستا قومار لە جیهاندا بە جۆرێک تەشەنەی سندووە کە لە ژێر کۆنتڕۆڵی حکومەتەکان دەرچووە. هەر بۆیە لە زۆربەی وڵاتانی جیهان بە ناچاری مۆڵەتی ڕسمی بەهۆڵەکانی قومار دەدرێت و چەندین وڵات یاسای بۆ ئەم دیاردەیە داناوە تا کەمترین هاوڵاتی تێیدا زەرمەند بن. بەشێکی زۆر لە وڵاتە پێشکەوتۆکان قومار وەکو کایەکی گرنگی ئابووری سیر دەکەن و ئەمریکا لەسەر ئاستی جیهان
لە پلەی یەکەمدایە کە زۆرترین قوماری تێدا دەکرێت لە وڵاتە ١٤ باجەکانی قومار تەرخان دەکرێت بۆ کەرتی پەروەردە و خوێندن. زۆرێک لەوانەی قومار دەکەن وەکو خویەک یان نەخۆشیەک پێوەی ئالوودە بوونە. هەڵبەتام ئالوودە بوونە دەگەڕێتەوە بۆ خودی کەسەکە و تەنانەت لەلایەن زۆرێک لەو کەسانەی تەمەنێکە خەریکی قومارن و ناتوانن دەستبەرداری بن هەست بە مەترسیبوونی ئەم خووە دەکرێت. بۆ ڕوبەڕووبوونەوەی قومار ئارکە قورسەکە دەکەوێتە سەرشانی حکومەت کە بە دوواداچوونێکی ورد بکات و بۆ ئەو شوێنانەی ئەم جۆرە کارانەی تێدا دەکرێت. لە هەمووی مەترسیدارتر قوماری ئەلکترۆنیە زۆرتر گەنج و هەرزەکاران ڕووی تێدەکەن و ئەرکی خێزان و ناوەندە ڕۆشنبیرەکانە کە گەنجان لە ڕێگەی پەروەردەوە لە مەترسیەکانی ئاگادار بکەنەوە. دەستان خۆش کاگوگەر جەنابەت لە هەڵبەتە هاوڕابووی لەگەڵما کە باسی لەوە کرد هەندێک ڕەنگە ئەکسسواری قومار و هەندێک جیاسە بێ لە کوردستانە دروست بکرێ بەڵام ئەو جیازانەی بینیمان بەشێکی زۆری هۆڵە گەورەکە نەبێ کە ئەمریکا بوو لاس ڤێگاس بوو ئەوانی تر هەمووی کوردستان بخۆم ئەم جیازانە بە پەڕەشوت نایانە خوارەوە بەهەرحاڵ وەڵام میێمان وەرگرت کە لە سنوورەکانەوە بە قاچاق و ڕەنگە بەستێ و چی شتانە قسەکە ئەوەیە من پێم خۆش بوو خۆزگە کەسێکی ئابووریشمان لەگەڵا بوو بۆی کە بزانینەوە پارانی کە ئابرێتە دەرەوەی کوردستان ینی قماری پێکرێ ینی لەسەر ئاستی من هەندێک داتا ئەڵێم لەسەر ئاستی بیستنە بەڵام هەندێک کەسی ینی با بڵێم وردە سەرمایه‌دار لە سلەیمانی و هەولێر کە خۆمان ینی ڕۆژانە جۆمان لێ بێت لە دەرەوەی کوردستان بە ملیۆنانە دۆلار و ئەوانە لە کوردستانە بن و مەشروعەکە پارێک جیرفانی خەڵکە و ئەیبەن لە کڵاپەکانی ئەنتالیا و ئەولاترەوە ئەی دۆڕێن ینی لە ڕووی ئابووریشەوە مەزەرێکی گەورەی هەیە بەڕاستی ئێوە لە ڕووی یاساییەوە یا لە ڕووی وەکو جیهەتێکی تەنفیزی هیچشان بۆ کرێت لەگەڵ ئەوانە بەداخۆ ینی بەڕاستیە من دەمێ تیشکێک بخەمە سەر بابەتی کە جەناب باس کرد ینی یەک لەو کەسانەی 11 نەفەرەی بۆ دوایی گرتمان قسەم لەگە کە گوتم باشە تو چەند دۆڕاندیان تا ئێستا قوماری کەچیان گوتیان ئەوەی تەنیشتم گوتی ئەو 350 ئەو خودی خۆی نەیدێگۆ بەس برادەرەکەی بوو چکە هاوڕێی بوو ینی دەیزین چەندیەوە دەگوت نزیکەی 350 دەفتەر دۆلاری دۆڕاندیە باشە ئەمە 3 ملیۆن و دۆلار یعنی ئەم خەم لە چی بخۆین خەم لەوەی دەخۆین کاکە 3 ملیۆن و نیو دۆلار لەو کوردستانەی دەڕوا لە شاری هەولێر بۆ نمونە دەڕوا ینی نادرێتە من ئەگە لە هەولێرش قوماری پێکرابە مثلەن ئەو دەیدا برادەرەکەی هەر باشترە هەر باشتر بوو یانە تو لە ناو کوردستان تەداولەی پێدەکرا و پارە ئەوە دەرەوەی وڵاتە ینی لەو شوێنش دانرا بوو کە ئێستا ئیشاءالله لە لێکۆڵینەوەکان دەردەکەی کە بزین ئەو جیهازانە لە چێن دەرهاتینە بە چڵێگایە کاتینە چۆن هاتینە کوی استعمال دەکرێت تەنانەت لەعلمتان ینی نەگەشتێتە ئەو ڕادەیە کە کەسانی خۆمان پرۆفشنال هەبی ئەو جیهازانە بەکاربینن بەڵکو دوو ئافرەتە لە تاجکستان ڕاهی نابوو جیهازەکەیان لۆیان کار پێدەکردن و کاربەڕێکەری ئەو حکومەت ئێمە من ریسێرچم کرد لەو جیازانی شاری سلەیمانی ینی حتا حکومەت ئاگاداری ئەوە نییە کە ئەو جیازانە چۆن سیستەمەکرێت لە وڵاتە پێشکەوتەکانە کاڵین بە یاساکرێ قومارکردن ئەو جیازە نسبەی بۆ داهێن ئەوانەی سلەیمانی یەک لە سەر چواری بۆ ئەو کەسا بوو کە ینی یەک لە سەر چوار ینی بۆ نمونە ئەگەر 1000 دلار تێ بچێ اینجا 250 دلار ئایابەیەکێک یعنی کە ئەمە نسبەیەکە بەویست و مەزاجی ساحبی شوێنەکە دانراوە ئەجینا لە ڕووی یاساییەوە پێما بێبێ لە 160 باتەوە بە خەڵک جاین لە 140 بۆ کارمەندان و بۆ شوێنەکە بێ مامۆسا بائیتر هەنگاوی چارەسەر چیە بۆ پێکەنیت ببوورەکە کەواڵم ینی هەڵبەتە شتێک لە پشتی سەرتا بوو بۆ پێکەنیکانی بڕوات بە چارەسەر نییە یاچی ینی پێکەنینەکەم بەڕاستی بە عەقڵێت و بەبیرکردنەوە و بەو هەستەرێک کە دەبینین لەناو کۆمەڵگای ئێمە کەسێک ینی مستەوای ئەوەندە نزمە ممکنە شەهادەی بەرز بیت جەناب ڕایەت ئەو بەڕێزەی کە قسەمان لەگەڵاکرد بوو بڕام زین لە سلەیمانیەوە لە شاری هەولێرەوە هاتۆ بۆ هەولێر لە هەولێرەوە وەرمانگرەوە بەڕێزە وەکو جۆت لێ بوتی خەڵکی پلەداری تایە خەڵکی ئەوەی تایە خەڵکی زۆر بە مستەوای تێدایە ینی بەڕاستی جێی هەڵوەستەکردنە خەڵکی زۆر مەرتەبەدار و صاحب شەهادە و
پۆست و منسەب تۆ بێ عیلازی بکەیت یعنی وەکو ئەو کەسێکی نەزان بچی دکتۆرە چارە سەر بکات باشە من پرۆدیوسەرەکە بەڵێ کاکۆگر ئەو وێنانەی کە پیشانمان نابوو وەرە من تۆزێک کەوتمە گومانەوە کە تۆ هەمووی شاری هەولێرە و هەولێر نییە یعنی لەلا ئێمە نەبووی هەولێرێژ نییە من قەوسەشی بدەمە مامۆستا ینی دلیلێک ئەو یازە کەسێکە دەژیرماکە گوتم کاکەوە بخۆی قانونەکە یاسا جونحە قابلی کەفاالەیە دواتر دەتوانانی یاسا دادگاەوە دەکەوت گوتی گوتی ئاسانە چۆن ئاسانە گوتی وڵا محامێکمان هەیە ئەویش گەمەمان لەگە دەکە گوتی هەربارمانە دێتن ئێمە پێم خۆشە من پێم خۆشە لەسەرەوە تۆزێک بۆم گرنگە ینی ئەو وێنانە ئەگەر کاجێر ژەگەر تەشریف بێنی تەژوورەوە بۆی کە جەنابە دیشرافی ئەو وێنانت کردووە کە هاتووە ئەو وێنانە هەمووی شاری هەولێرە و چۆن جەنابان نازانێت ئەوە لەلای ئێمەوەشە ئەگەر پیشانمان بیتەوە ئازێت نەبێ ئەگەر پیشانمان بیتەوە بابینە تاوێنەکە حازرە بێت ویستە قسە بکەی فەرموو شت باز بکەم دەبێ ئێمە بزانین ئەو حالەتە بە ڕۆژێک و دوو ڕۆژ دروست نەبووە ڕێخۆشکردن تەمهید هەبوو لە بەو حالەتە با من چەند نمونەیەکت بۆ باس بکەم من خۆم توێژەری کۆمەڵایەتی و دەرێنیم لە قوتابخانە جاری وا هەیە هەر لەو تەمەنەوە لە هەرزەکاریەوە چەند ڕێگا خۆشکەرێک دروست دەبی ئەویش بەهۆی گرنگجیندانی پەروەردەیەکی پێویست لە خێزانەوە چکە ئێمە دەبی بزانین خاڵی یەکەم لە خێزانەوە دروست دەکە یەکەم قوتابخانەی مرۆڤەکان ئەو کەسانی گەورەنە لە منداڵیەوە لە خێزان دەست پێ دەکە اینجا لە قوتابخانە اینجا ژینگەی کۆمەڵایەتی ئەمە دەبی ئەوانە بەرچاو بگرین بەڕاستی حالەتی وهە بۆ من خۆم ئاگادار بوومە و هەندێکی شەرم چارەسەر کردووە قوتابی هەیە لە هەرزەکاری ئەو مەسئولیەت و ئەو تێگەیشتنی نییە لەو حالەتە نازانی ئەو کارە مەسەرەن مەوزوعی قوماریش لە سەرەتا بەشتی بچووک دەست پێ دەکە لەوانەیە دەچی لە هەندێک گازین و هەندێک یاری دەکا لەوانەیە لە هەندێک شوێنشت دیکە اینجا لەو حالەتانە دەبێ کەمتەرخەمی خێزان و بێئاگابوونی خێزان و هەندێک زارانیش لە بێئاگایی قوتابخانە و گرنگجیدان قوتابخانە بەو حالەتانە دەبێت هۆی ئەو کەسە وردە بەرەو پێش بچێت لە حالەتە دەستخۆش کاک هۆگر ئەوە وێنەکانە و هەر جلەکانی ژلوبەرگەکەش کوردیە و پۆلیسێکیشی کوردستانیشی تایانی ئەوانە هەمووی ئەو وێنانە کاجێرە جلوبەرگوشتەکەی ئەڵێ بەدڵم نییە بۆیە نایەت قسە بکات کاک دەبن ئەوە پار 2017 مانجی 6 شوێنێکمان دەستگیر کرد لە ئەنکاوانیەوە لەسەر ڕێگای کەرکووک بوو بالفعال عالەمی کوردستانە بەڵێ شوێنێکمان دەستگیر کرد هەموو ئەو کەسانی کە سەرپەرشتیشیان دەکرد دەستگیرمان کرد لە نێو پۆلیسییان بەڵێ پۆلیس بوو یەک شوێنیش نییە یەک لۆکیشن بەڵێ پۆلیس دەستی بەسەر هەموو ماوەدە داگرت ئەوەی پار ساڵ بوو دەستگیرکرا زۆر ڕاقی بەڵێ مامۆستا ڕاستە دەستگیر خەریبنیش ینی خەریبنیش مەبەستمەوەی وەم زاندەری ئێستاوە کە تەسوێرکراوە یان ئێستاوکرا نەخێرەوە پار ساڵ بوو دەستگیر کران و هەروە هەموو ماوادەکانشی دەستی بەسەرداگیرا معلوماتت دەمێت مەواد هەبوو تەنانەت لە داست پێگاس هاتبوو کاکە ئەو مەوادە لە چێ هاتیە بە شێوازە کاتیە ڕاستە بفعلا من لەگەڵ سەری و مێزە ڕاکانەوە پێکرد بڵێ ئاماژەشم پێکرد ینی باسم لەوەی کرد زاریوای لە ڕێی مەتاڕەوەاتی زاریوای لە ڕێی گومرگێت زاریوای لە ڕێی قاچاقەوە هاتووە ئەوە پار ساڵ بوو بالفعل ئەو کەسانەشمان دەزیچکە ئەو شوێنە باش با من پرسیارێکی ڕاشکاو بکەم با من پرسیارێکی ڕاشکاو بکەم ئەتوانی وەڵامم نەیتەوە گریمان هاوڵاتیەک تەلەفۆنەکات دەڵێ کاکەجان شوێنێکی ئاوا هەیە یعنی ئێمە بەپی زانیاریان نافەرمیەکانی ئێمە کە کۆمان کردوەوە لەسەر ئەم دیاردەیە چەند شوێنێکی ئاوا گەورەی ترماوە کە لە شاری هەولێر و سلەیمانیە و ئەطرافەکانیشی تا ئێستا قوماری تیاکرێت و پاری تیا ئەدۆنڕێت و ئەدۆنڕێنرێت و گەنج تیا سەرگردانە بێت ئەگەر تەلەفۆن کرا بۆ جەنابتان وتیان شوێنێکەیە و ئەم شوێنە هی فڵان بەرپرسی باڵایە گریمانەیە ئەمە ئێوە جورئەتەکەن بچن ئەو شوێنە داخن نەک ئێمە جورئەت دەکەین بەڵکو من دەمەوێت لێرکوانەوە لە سەزاری بەڕێز بەڕێوەبەری پۆلیسی هەولێریشەوە ینی پێشەوەی بێم بەرنامەکە لەگەڵ شتانیشتم و باسی داوتێ و بابەتەشمان کرد باش هەر کەسێک هەر زانیاری شێبی لە هەر شوێنێک لە ناو شاری هەولێر مەبەستی بی بزانتنکەوە ئەو شوێنە قماری لێ دەکرێت
با پەیوەندی بەڕێز بەڕێوەبەری پۆلیسی هەولێر بە منەوە بکاتن بڵێ بڵێ بەردەوامیش هێڵەکە باشە ڕقەمەکانتان چەنە؟ ڕقەمەکانمان هێڵی گەرمما هەیە 634 ئەو هێڵانە ئەنووسین بینەران ئەڵین بۆ بەڕێزانی کە پرسیاریان کردوڵێن بەشێک لەو شوێنانە سەر بە پرسە باڵاکانن ئەگەر ئەو شوێنانە شکە بن تەلەفۆنکەن بۆ ئەم بەڕێزانە هەم جەنابی کاگۆگر هەم بەڕێوەبەری هەولێر هیچ شوێنێکیش نییە هیچ بەرپرسێکی لە دووبیەوە هەر شوێنێکیش هەبێتن ئێمە بە دڵنیاییەوە دایدەخین لە ناو شاری هەولێر و چۆن ئەو ویتیەمان بە ئێوە پیشاندا و کە دامان خز کە لەلای ئێمەوە کە بەو شێوە بۆ ئەزمایکەوە بەو دواییەکەەوە راپۆرتەمان کرد لە کەناڵ 24 کە گەورەترین شوێنی قمارخانە بوو ناو شاری هەولێر لێک لە شوێنەکان بوو کە نامەوێت تهدید شوێنەکەی باسکەم چونکە کۆمپانیاکە و پرۆژەیە کاتیمالای ئیفلاس بینیتن بەڵام توانیمان دەست بە سەریدا بگرین و شوێنەکە زۆر ژاقی بوو و زۆر گرنگیش بوو و بەهادار بوو ئەم بۆیە ئەمە توانیمان دەستی بەسەرهاز ئەوڵامە بەدەڵێدا ئێوە قساکەن هەر شوێنەکە بێ لە شاری ئاگاداری جەنابیشێت و ئەو جیهازانێکەوە دەستی بەسەرداژیە جیهاز هەبوو تەنانەت هەر جیهازی بە $10,000 کرابوو یان بە $20,000 کرابوو ئەوە کە هاتبووە ئەو شوێنە جگە لەوەش چەندین مەبلەغ پارە کە دەستی بەسەرداگیرا لە بەڕێبەراتی پۆلیسی هەولێر ئێستا و کەش لەژێر دەستی ئێمەیە و هەداوتمان پەراوشمە بۆ دەستان خۆش بێ و نمونەتان زۆر بێ و هیواداریم بەهێزتر بن لەوەی کە هەن بەهێزتر بن مامۆسا باوردەور دەیتر بچینە چارەسەر چی بکەین چارەسەر بە واقع چارەسەر بە قسەنا بواقع دوو شت بنبڕی هەموو کەتنەکە نەک یعنی پرسی قمار و یان عەرە خواردنەوە یان زینا هەتا دوایی دوو شت دەتوانێت بنبڕی بکە یەکەمین تەوعیەکردن و تێگەیاندنی خەڵک لە خەتەر و لە مەترسی ئەو دیاردێ بۆ نمونە ئەو بەرنامەیە کە ڕۆژناوت بە دەستخۆشیەوە ئەنجامدایە زۆر کاریگەرە و بڕوامە باش جێ خۆی دەگری دەمینیش بە چاونەپۆشینی یاسا و پۆلیس و ئاسایش و شورتا لە خەڵک و لە بەرپرس و لەوەی لە پاش مەوزوعەکەیە ئەوانە دەتوانن کۆنتترۆلی بکەوە خەڵک دوور بخاتەوە بەڵام بەدیدی من لەوە لە هەمووی مهمتر ئەوەیە ئەو خەڵکانی کە پێوە جیرۆ دەبووینە ئەوانە دەبی کە دەزاندرێت فعلەن مدمینە چۆن مەسەڵەن مدمینی مخدرات دەخرێتە ژێر چاودێری یان دەخێتە ژێر عیلاج بە بۆچووی من مدمینی قماریش مەترسی یان ئاڵدەبوونی کەمتر نییە لە ئیدمان بە هەر مەوادێشتری مخدر پێویستە حکوومەت و دەستگای پەیوەندیدار ئەو کەسانە عیلاج بکات چارەسەر بکە ئەمەلیان لە بۆ بجێڕیتەوە هیوایان لە بۆ بجێڕیتەوە بەشێک لەو بەرپرسیاریەتیان دەکەوێتە سەر ئەستۆی ئێمە و سەر شانی زانایانی ئاینی لێرەوە بە دڵنیاییەوە من دەڵێم لە میانەی وتارەکانمان لە ڕۆژانی جومعە لە داهاتوودا فۆکسەکی زۆر بەقووەت لەلایەن خەتیبەکان دەخرێتە سەر پرسی قمارکردن دەزانی قمارکردن وەکو پێشت جنابەت ئاماژەت پێدا قمارکردن شێوازی گۆڕایە ڕۆژانە خەڵکی ئێمە تووشی قمار دەکرێت ڕۆژانە خەڵک لە کوردستان تووشی قمار دەکرێت ئەو کۆمپانیایی مەسەڵەن گەیاندن هەیە ئەو مۆبایلێک من هەمە ڕسالەیەکم بۆ دێن لە کۆمپانیا دەڵێ ڕسالەیەک بنێرە بە 220 دینار بۆ نمونە لەنگلۆزەیەکت بۆ دەردەچیت باشە ئەو ڕسالەی کە من دەینێرم بە 200 دینار ناو دەخرێت ناو توری پشک ئەوانە ناحیە دینی و ناحیە شەرعی ئەوانە هەمووی قمارە چونکە هەر مسابقەیەک بەێ هەر مسابقەیەک بە جەمعی ماڵی خەڵک بیت کۆ بکرێتەوە 2 نەفەر پێکەوە ماڵیان دانا کامە بردیەوە ئەوە هەر قمارە 5 نەفەر 1000 نەفەر بۆیە لێرەوە دەڵێم تکام وایە لە مسلمانان تکام وایە لە خەڵکی کوردستان تکام وایە لە خەڵک لە هەڵگرانی مۆبایل ئەنتەرنێت ئەوەی کە کۆمپانیایەکان ڕقەمێک لە بۆ دەنێری دەرێت ڕسالەیەک بنێرە بە 200 دینار بەشدار دەبی لە تیر و پشکێک ئەوە قمارە 100% یان دەڵێت ئەگەر بێ لە فران کۆمپانیایە بەرگێک بکڕی ناو دەخێنی ناو تیر و پشت سیارێک لە بۆ دەردەچی بە دڵنیاییەوە ئەوانە قمارە چونکە لەسەر حیسابی ئەو مشتری و ئەو مشتری ئەم پارەکە کۆ دەکرێتەوە هەندێک دەدرێتە نەفەرەشی ئیتر هەمووی لە بۆ کۆمپانیاکەی دەمینیتەوە بۆیە عیلاجەکان ئەوەیە هەم ئێمە لە وەعزەکان
هەم یاسا و دەستگای ئیزراعات و پۆلیس هەم وعی کابرا خۆی ینی بڕیارە بدا ژیانەی نوێ دەست پێ بکات چونکە معقول نییە ژیانی ماڵ و منداڵی خۆی ژیانی خێزانی خۆی تاریک دەکات لە بۆ غەریزەیەکی نەفسی کە نەتیجەینێکە خوا بە عەمەل شەیطانی ناوبردی. دەست خۆش دوا قسەتم بۆ دانێ بە کورتی دوای قسەکانی کاک ماجید نەسیحەتی تۆ چی وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی و دەرونی بۆ ئەو بەڕێزانەی کە ئێستا ئالوودەی ئەو دەردەن. من بەڕای من زۆر جاران چارەسەکردنی کێشەکان لە ئالۆدەبوون زۆر زەحمەتتر دەبێ وەکو لە سەرەتا چارەسەری شتە بکرێت چونکە دەبێ ئێمە حالەتێکی زۆر گرنگە دیاردەکان دەبێت لە هۆکاری بکۆڵینەوە اینجا دوایە لە پاشان دەبی چارەسەریشی بۆ دابنین. بەڕای من پێویستە پرۆژەیەکی زۆر گرنگی نیشتیمانی ئاینی پەروەردەیی بۆ حالەتە هەبێ وەکو باسم کرد ئێستا ئەو کەسێک کە ئاڵوودە دەبێ ئاڵوودەبوون ئەنی کاتێکی زۆر لەگەر ئەو حالەتە خەریک بووە بۆ ئێمە بەبگەڕینەوە سەرەتا من بۆ باسی قوتابخانەم کرد بۆ باسی خێزانم کرد ئەو کەسێک کە ئێستا ئاڵوودە بووە منداڵێک بەناو خێزانێک لە پاشان کاک ماجید جان با تۆزێ دووری نەخەینەوە ینی هەمیشە ئەم قسەیەکەی نوێی بینەوە پەروەردە گریمان من بەو پەروەردەیە ڕانەگەیشتم ئێستا تەمەنم 30 ساڵە و ئالوودەی قمار بووم یا قوربانی دەستی قمارم نەسیحەتی ئێوە چییە ینی بە ئێمە با نەچینەوە سەرەوەی بڵێنەوەی کە بەڵای من بەرکەزێکی تەهیلی هەبێ هەروەکو چاکسازی بۆ ئەو حالەتانە هەوڵ بدرێ ئەوانە بە ژیانێکی نوێ ئاشنا بکرێتەوە ئەویش بە تەوعیەکردن بە هوشیاریکردن. باشە دوا قسەت بۆم کە بە دوا قساوە بڵێ دوا قسەت چیە من تێبینیەکم هەیە من دام و دەستگای ڕسمی بە کەمتر خەم دەزانم بەڕاستی لەو بوارە پێویستە زیاتر یاسا ڕۆڵی خۆی ببینێ لەو حالەتە هەروەها خێزانیش بە کەمتر خەم دەزانم لەو حالەتە و دام و دەستگای پەروەردەیش تا ڕادێک بە کەمتر خەم چونکە ئەوانە هەمووان دەبێ ببنە هاوکاری یەکتر بۆ تەکاملکردنی پرۆژەیەکی زۆر گرنگ ئەویش نهێشتنی باش ئەم دەردانە بە کورتی جوابم بەرەوە ئەم دەردانە ئێمە ئەم کۆمەڵگەی بانەڵین پرسی ئابووری پرسێکی ئاسانە پرسێکی زۆر گرنگە خەڵک بە جیرفانی بەتاڵەوە ناتوانێت جوان من ئەمێ ئەوە پێ بڵێم ئەم دیاردانی کە ئێمە باسیەکەی من هەمیشە ئەمێ ڕای ئێوەمانان وەرگرم ئێوە مامۆسایانی ئاینی کە هەندێک جار ئێمە قسە و سانسۆرمانێتە سەر لەسەرم بەرنامەیە کە علاساس ئەم دیاردانی ئێمە باسیەکەین دیاردی بچووکن و ئێمە بێر باسی ئابووری و نەوت و بودجە و پەرلەمان و وەزیرەکان بکەین ئەم دیاردانە گرنگن یا گرنگ نین پەیوەندیان بەیەکەوە هەیە حالەتی ئابووری بارودۆخی ئابووری قسەکەی منەوەیە کە ئەم دیاردانی ئێمە تەشخیصیەکەین ینی گرنگن دیاردی ترسناکن بۆ کۆمەڵگە ئێمە بە ترسناچێ زانین بەڕاستی بەڵێ گرنگیە بەڵام ئێستا من نمونەکەن حالەتێکەیە ئەوەی کە باز دەکرێت لە ڕاگەیاندنەکانیش خەڵکانێکەنە بەرپرسن یاری قمار دەکەن منداڵانی بەرپرسیش دەکەن ئەوانە هەندێک جار ڕێخۆش دەبێتە ڕێخۆشکرد بۆ خەڵکی دیکەش هەروەکو دەرێک گەورە ئاو درژێنێ گسکە پێلی دەخشێت دەبێتە ڕێخۆشکە چکە دەبێت من حەزەکەم تاقیب بکەم من بەڕای من قمارتی دوو جۆری هەیە زۆرێکیان هەیە پارێکی کەمی دەست دەکەوێت وەکو چاولێکەری وەکو تەقلید و وەکو حالەتێکی خۆهێنانە ڕێزێکیکەوە دێکا حالەتێکی کە لە پارە زۆری لە پارەیەکی زۆری دەستکەوتووە و پارەکەش پێوەی ماندوو نەبووە ئەو حالەتەش هەیە خەڵکانێکی پارێکی زۆری دەستکەوت پێوەشی ماندوو نەبووە باش هەر نەسیحەتەکەم وەرنەگر وەختیش نەما مامۆساجان دوا قسە چییە؟ دەزانی ئەگەر قمار لە ناو وڵات نەبی گەندەڵیش نابیت ئەو کەسێکە قمار دەکات زۆر زاهانا دەبات بۆی سیارەی خۆی بفرۆشیت بۆیە ئەگەر قمار هەبی بۆ هەیە وەزیر دزیش بکات گەندەڵی بکات بەرپرس مدیر دەست بۆ ماڵی دەوڵەت ببات ینی بەڕادەیەک قمارچی تەزحیە دەدات یان لە پێناوی دادەنێت زارەوە دەبیت بڕوان پێ بکە خەڵکێ لە قمار کچی خۆی دۆڕاندیە باشە دیاردەیەک کوشندەیە بۆیە حەلکردنی ئەم قسە لە زمانی خەڵکەوە کە یان تۆ خۆشکە بیکە و حاڵەت لە زمانی خەڵکەوە بە دڵنیام کە قسەکە زۆر تەواوە هەزار لەسەد باش بە کورتی زۆر بە کورتی دەست بەڕای من ئەگەر گەندەڵی هەبوو قماریش زیاتر دەست دەبێت گەندەڵی دەبێتە هۆکارێک بۆ یەک لەو حالەتانە من دەزانم خەڵکانێکی پارەی بە گەندەڵی دەست دەکەوێت بەبێ ماندی بوون نازانی ئەو پارەی چی لێ بکە بەڕاستی چکە پارەیە کە بە ماندی بوون دەست نەکەوێت زیاتر معەڕەز لە بە قماری پێ بکرێت دەست خۆش کاگۆگەر من ئەمێ دوا قسە و بە کورتی و یەک نمونەشم پێ بڵێ کە ئازێتی خۆتی یابێ بڵێ بەداخەوە یعنی ئەتوو ئەو نمونەی کە 350 دەفتەری دۆڕاندی یان یەکێک 30 دەفتەری دۆڕاندیە باشە پارەی لە چ ڕێگایەکەوە چووتەوە دەرەوەی وڵات و قوبڕوس و لوبنان و ئەو شوێنانێکی قماری لێ دەکرێت کارە پێنجشەم و جومعە دەچوو لەوێن 30 دەفتەری دەدۆڕێن و دێتەوە یەک لەوانە برادەرشی من
لە لوبناان بگوتی گەنجێک هاتۆ پاریدا و گوتم چیە لەوە بەقەمباری گوتی وڵا زیاتر لە 30 دەفتەرن تازە دۆڕاندێ لە باشە و پارەی لە چ ڕێگەیەکەوە دەچی غێر لە ڕێگەی بانکەکانەوە هیوادارم سانسۆرێک بخرێتە سەر ئەو پارانێکەوە لە ڕێگەی بانکەکانەوە کە دەستە دەرەوەی وڵات و ئێمەش لە لۆکو پۆلیس بتوانین تەختێ هەموو دەکەین و هەروەها لێرەوەش دووبارەی دەکەمەوە هەر هاوڵاتێک ئەگەر مەبەستی بوو بازانیاریمان پێ بدە لە هەولێر پۆلیس کە پەیجی تایبەتی فەرمی ئێمەیە با پەیوەندیمان پێ بکە شوێن و مەکانی جێگاکەمان بۆ دیاری بکە ئێمە فەوری مەفارزی خۆمان ئامادە هیچ سانسۆرێک و بەبێ هیچ سانسۆرێک و بەبێ هیچ ئەوەی کە تەمەشای هیچ پۆست پلۆپایکە هیچ کەسێکیش دەستان خۆش بێ منیش دوا قسە لەو بەڕێزەی سلەیمانی وەرەگرم لەو قوربانی وەرەگرم لەو بەڕێزەی کە قوربانی دەستی قومارە منەمێ ئاخر قسەی تۆ وەرگرم چی بەو کەساناڵی کە ئێستا قومارەکەن بەخۆی قومار چێژەشی تایبەتی هەیە کە دەیبێەوە بەس نەیکەی باشترە چکە زەرەری زیاتر لەوەی کە قازانجی هەویتن قومار شتەشی وهانیە کە تو خۆتی لە بۆ بدۆڕێنی داواتان لێ دەکەم کە کەس قوماری نەکاتن چکە ئەمن ئێستا لەگە خینم تێکەر بۆ ناتانم وازیێنی ینی وەکو خووەکە پێی دەگری هەر کە جارێک دووجار کردت تەواوی دی ناتانی وازدێنی تکا دەکەم کەس قوماری نەکات منیش لە کۆتاییە ئاڵێم ئەم بەڕێزەی کە دوا قسەم لێوەرگرت هیوادارم ببێت بە دەرزێک بۆ بەڕێزانی کە ئێستا خەریکی قومارن ئەوە تا ئەو بەڕێزە هەروانی کە سەرزارەکی باسی کرد 15 دەفتەری لەدەستزاوە ئەرزی هەبووە لە دەسیاوە ماڵی هەبووە لە دەسیاوە ئۆتۆمبیلی لەدەستزاوە و تێکەڵی خوێنیشی بۆ بە قسەی خۆی سەرباری ئەم زەرەرانەش بۆتە هۆی ترازانی خێزانەکەی و لە خێزانەکەشی دوورە و لە مناڵەکانیشی دوورە بۆیە ئەو نمونەیەکی زیینوو بوو بۆ ئەو بەڕێزانی کە ئێستا لەم یاریان یعنی ئێمە با باسی خەیاڵپڵاوی نەکەین و با باسی بنبڕکردن نەکەین بڵین ئەم یاری هەر نەکرێ بەڵام وەکو هەر ئەشکرێ هەر ئەشکرێ هەر ئەشکرێ کە هەر خراپە کە ئەشکرێ با تۆزێ بە تەندروستی بیکەین با ئەوەنە زیارەوەی نەکەین لە هەموو شتێکا و هەموو شتێک لە دەست بێت هیوادارم شتێکمان کرد بێ و من لێرەوە بە لایانی پەیوەندیدارە لێم ببوورە وەخت نەما بمبورە لێرەوە بە لایانی پەیوەندیدارە لێم کە بوێرانەتر هەم تەحەدای ئەو قسانە بکەن کە خەڵکێک پێی وایە ئێوە جورئەتان نییە بەرامبەر ئەو شوێنانەی کە ئەم یاریە خێزەونەی تیاکرێ و بۆتە هۆی داڕوتانی جیرفانی هەزاران گەنجی ئاوا بۆی کە تەحەدیتر بن چالەکیەکانتان توو بکەنەوە ئەگەر میدیاکانیش گرنگی پێنەیە هەموو بەڕێوەبەرایەتێکی پۆلیس ئێستا پیج و ئەکاونتی خۆی هەیە لێوە ئیعلانی کەن بۆی کە وردە ئەم دیاردەیە بە یاسایی و بچووکەینەوە و ئاوا زیارڕێتیانەکەی هیوادارم شتێکمان کرد بێت کاتێکی خۆش زۆر سپاس بۆ خۆش.